ئێمە وەکو نوێنەری خوێنگەرانی زانکۆی سلێمانی کە لە چوار کەمپی زانکۆی سلێمانیدا ناوەزاتی خۆمان بە پێدانی بری 100,000 دینار لە بری کرێیمانەوە لە بەش ناخۆیەکان دەردەبڕین ئامادەنین ئەو بڕەپارەیە بدەین چونکە وەرگرتنیان بڕەپارەیە لە کاتێکدا کوردستان بە قەیرانێکی داراییدا تێدەپەڕێ و دایک و باوکی ئێمە نیم موچە وەردەگرن ئەمە سەر ڕای ئەو دۆخە خراپی لە ئێستادا لە بەش ناخۆیەکاندا دەگوزارێ و هۆکاری چەندین ڕووداوی تەزێن و دیاتریشان گرگرتنی یەکە لە بەش ناخۆیەکانی کەمپی زانکۆی سلێمانیە کە بەداخەوە شەید و بندای لەکەوتەوە پرۆژەکە بۆ دواخستنی وەرگرتنی ئەو بڕەپارەیە کە لە بریمانەوەیان هەر قوتابیەک ساڵانە 100,000 دینار دەدات بە حکوومەت لە بریمانەوەی لە بەشە ناوخۆیەکان پێناسی پرۆژەکە تەرزێکە لای قوتابیانە پاش ئەوەی کە ئەم قوتابیانە دەرئەچن لە قۆناغی خۆیان تەواوەکەن لە زانکۆ بڕوانامە وەرەگرن ئەمە ئەبێ بەقەس بەسەر شانی ئەم قوتابیانەوە ئێمە ئەم پرۆژەیە وامان کردووە ئەقدە دروست دەکرێت کۆنتراکتە دروست دەکرێت لە بینی ئەم قوتابیانەیە لە سەرەتای چوونیان بۆ زانکۆی سلەیمانی یا هەر زانکۆ حکومەکان بە شێوەیەکی عام گرێبەستێک ئەکرێت ڕێکارە یاسایەکان بە وردی تێدا ئاماژەی پێکراوە هەڵبەتە ئەم پرۆژەیە بە لەژێر چاودێری خەڵکانێکی پسپۆڕ و یاسایی نووسراوەتەوە ئەمە وا دەکات کە قوتابیان ئەو ئەرکەدارە قورسی کە لەم کاتەدا لەسەر توکۆی کۆمەڵگەی کوردستانە بە تایبەتی چینی قوتابیان نەمێنێت